پێشووتر زەواجم کرد بەڵام دوای ساڵێک و 4 مانگ جیابوومەوە نەگونجین ئیتر چۆمە بۆ ماڵی دایکم بژیم بەڵام ماوەیەکی کەم لەوێ مامەوە ئەترسم براکانم لێم بن نێڵم بچمە دەرەوە من حەزم لە خوڕیەت بوو بەڕاستی جگە لەوەش مردەکان دوای جیابوونەوەمان هەڕەشەی لێ کردم هەڕەشەی کوشتنم هەڕەشەی ئەوەی کە براکانمە کوژە وتم بە براکانیشم تووشی کێشە نەبێ هەر یەکجارێ بڕۆم لە شوێنێکی تر بژیم باشترە. بۆچی هەڕەشەی لێ ئەکردی تۆ چیت کردبوو کە ئەو هەڕەشەی لێ کردی؟ ئێمە نەئەگونجین بەس ئەوە بۆ من داوای جیابوونەوەم لێ کرد ئەمە جیابینەوە دوێەوە ڕازیش بوو کەچی دوایەوە هاوەکو بڵێ پەشیمان بوو بۆەوە ئەوە هەڕەشەی لێ کردم خۆرە شەویست بڕۆمەوە بۆ لای بەڵام هەر ئەوە نازانم ئەم شتە دڵی مرتاحە بووچی هەڕەشەی لێ کردم بەخۆم ئەیترساندم بێتاقەتیە کردم بۆ مرتاحە بوو ئیترتم با ماڵەشەوە ماتۆشی کێشە نەبن ڕۆشتم بۆ شێڵتەر سکاڵم تۆمار کرد و ڕۆشتم بۆ ئەوە ئیتر لەوێ کە وەزعەکەم بینی زۆر ناخۆش ڕێ وەکو سجن وا بوو وابزانم دوو مانگونی تقریبان لەوێ مامەوە ئیتر لەوێ شاتمە دەرەوە ئیتر ئەچم بۆ لە ڕەفیق براجای هەر شەو لە شوێنێکە لەوێ هاتیتە دەرەوە لەسەر داواکاری خۆت بوو باشە بۆ نەچوویتەوە بۆ ماڵی باوکت بۆ لای دایک و براکانت بژیت ئەخە بەکو پێم وتی هەڕەشەی لێکردم مێردەکەم وتما تۆشی کێشە نەبن ئەجا خوڕێتیان لێگرتمەوە باشە ئەدویست چی بکەی حڕێتی چی وەرگری کات چوونە دەرەوە چزانم چوونە دەرەوەیەکی ئاسایی بەڵام براکانم چونکە مەسەر ئەو نازناوم لەسەر بوو هی بێوەژن زیاتر حەزەریانە کرد بۆی نەم ئەوێرە بڕۆم بۆ لای ئەوە وتم ئێستا بڕۆم جاران ئاوا بوون لەگەڵ مێستا خراپتر ئەبن بەڵام براکات کاتێککە سکاڵای لە ئێوە کردووە باسی ئەو کاتانی کردو کە تۆ پێشەوەی بچیتە شێڵتەر لەوێ بووی ئەڵێ هەموو شەوێک ئەچووە دەرەوە بۆ کافتریا بۆ شوێنان و شەوان درێنە هاتەوە بۆیە ئێمە تووڕە بووین و توند بووین لەگەڵی ئەخە چونە دەرەوەکانم ئاسایی بوو من چونکە جیابوو بوومەوە لە دۆخێکی ناخۆشە بوو میان پێویستم بە چوونە دەرەوە بوو ئەوانیش ڕێگریان لێ کردم ئتم نیش مەجبور بووم وتم ئەوێن باشترە تا ماڵی باوکەم تاوە کە لە شەڵتەر دەرچووی چیت کرد و چی ڕوویدا هەنە ڕەفیقم هەبوو پەیوەندیم پێوە کردن ڕۆشتم بۆ لای ئەوان هەر شەو لای کەسێکیان ئەمامەوە بەس شتەکە وای لێ هات هەر شتەکە بێتان ببوو ڕوم نەئەهات زۆربەی شەویش لەناو پارکەکانە ئەمامەوە ئیتر ئەوە بۆ شەوێکیان دەوری سەعات 12 تقریبان زۆر ساعتەکەم بیر نییە پیاوێک هات بۆ لام پیاوێکی لە بوونەوە لەسەر جادەکان پیاسەمە کرد پیاوێک هات بۆ لام وتی چۆنە بم شەو بەتەنیایت لە دەرەوەی وتم وڵات تۆزە بێتاقەت بووم هاتووم لە دەرەوە پیاسە بکەم ئیتر تۆزە دەستمان کرد بە قسە و ئەمانە بۆم باس کرد کە ماڵ و حاڵم نی و هەر شەو لەگەڵ ڕەفیقێکمان مێنمەوەمانە وتی ئێ باشە وەرە من شوقەیەکەم هەیە بەتەنیا کەس لەگەڵان نییە وەرە سیقەم پێ بکەورە ماڵەوە بۆ خۆت ئیسراحەت بکە هەتاکو بزانین وەزعەکەیتەوە بەرەو کوێڕوە ئیتر منیش خواخوام بوو کەسێک شتێکی وان پێ بڵێ وتم باشە ڕازیم بەبێنەوە یەکسەر سقەت بۆ حاڵەتە کرد سیقەکردم مەجبوروم سیقە بکەم لەبەر هیچ شوێنێکم نەبوو یعنی وتم بەس بۆی ئەها نەمرم نانەکە ببی خۆم شوێنەکە بلێ بمێنمەوە قەی ناکە هەر شتێکی کەم جارت بووکەوە کەسە ببینی پێشتر نەتبینی بوو وەڵڵا یەکەم جارم بوو خەت نمبینی بوو پێشووتر ترەوە بڕۆشنەوە بۆ شوقەکەی ئیتر باسی هەموو ژیانی خۆم بۆ کرد و دوێ سێ چوار ڕۆژ هەت قسەی لەگەڵا کردم وتی من کڕی شوقەم لەسەرا بەتەنیاش ناتوانم بەیەکەوە بکری شوقەکە بین بەڵام ئەبێ ئیش بکەین وتم ئیشی چی وتی من پێشنیارێکە بۆکەم ئەم شتە زۆر باشە بۆ هەردووکمان ئیسفادی لەکەین هەنە برادری خۆم هەیە حەزەکەن بۆ نمونە لەگەڵ تام ڕسمی تۆم پیشانیان حەزەکەن لەگەڵ تا بن هەم بڕەپارەیەکیشم ئێنێ بۆ بڕەپارەیە کرد شوقەکەین ئیتر یەکەم جار تۆزێک ئەها ئەم لەولام کە بەڵام دوای ڕازی بوو هەر دوای تۆزە ڕازی بوو وتم باشە شتێکی باشە با هیچ نەبکرێ مانگە بین بۆ مانگەکانی تەخوا گەورەیە ئیتر ئەوە بوو جارێ نەبوو دوان نەبوو سیان نەبوو چەند جارە ئەم کاری کرد پیاوی بۆ ئەهێنامەوە شوقەکە لە دوای ئەوە ئیتر من بێزار بووم لە شتەکە قسەم لەگەڵا کرد وتم من نامێت میشە بکەم هەڕەشەی لێکردم بە کوشتن لێشیەم هەر چەند جارێک ئەمود ئەم ئیشە ناکەم ئەو لێ ئەم کاتێکی لە دوای ئەو قسەی کەوتم نایکەم کە ڕۆشتە دەرەوە دەرگای شوقەکە لەسەر داخستم بۆچی لە بریەوەی کە ڕازی بیت و لە ماڵەوە کە ئەو دەرگای لە داخستوی تۆ حتمما مۆبایلت پێ بۆ مادام لایڤی تیکتۆک و شتانت کردوتەوە وایە ئەی بۆ پەیوەندیت بەهێزە ئەمنیەکانەوە نەکرد سکاڵات نەکرد بڵێ وەرن فریام کۆن ئەم کوڕە منی سجن کردووە لە شوێنێکا من دەست بەسرم ئەترسان زۆر ترسەمە و لایڤی تیکتۆکە کەس خۆم نەم ئەکردەوە ئەو ئەی کردەوە ئەو خۆی پێیجی هەبوو لە تیکتۆکە لایڤی ئەکردەوە
منی شخصە بەردەم کامێراکە گرم خۆم لای بم ناکردەوە. بەڵام ئەوڵێ ئەو بە منی وتووە وەرە با بە تیکتۆکی هەردووکمان و بەهی ئەو کوڕی ڕفیقیشمان بە یەکەوە لایف بکەینەوە بۆی زۆرترین کەس بێت و ئیشەکەمان. من لەو شتانە هەر نازانم چونکە تاکو حوتم خوێندووە زۆر شارزای شتانە نیم هەر تیکتۆکیشم نەبووە ئەو خۆی تیکتۆکی هەبوو پیجی هەبووە لایڤی کردوەوە گینە من تیکتۆکم نییە. باشە چەندێک لە لای مایتەوە لەو شوقەیە؟ نزیکەی سێ مانگ بەبەردەوام ئەو خەڵکە هات بۆ لات خەڵکی ئێنە. بەڵێ پارەکەت چۆن پارەکەتان دابەشە کرد؟ سێ ڕۆژی ئەوەڵی ئەم شتە نەبوو لە دوایەوە بە درێژایی ئەو مانگانە یان من ئەڕۆشتم بە ماڵی کەسەکە هات بۆ شوقەکە پارەکەش نیوە بە نیوە بوو نیوەی بۆ خۆی هەڵەگرت و نیوەشی ئایا بە من بەوەش کرد شوقەکەمانەیە. باشە لەو کاتانی کە لەگەڵ کەسەکان ناچوویتە دەرەوە مەجالت نەبوو ڕاکەی بڕۆی شوێنەکە بەجێ بێڵی؟ نانەوەڵ هیچ مەجالێکی نەبوو جگە لەوەش ئەترسام یعنی ئەگە مەجای شە بۆ ئەترسەم نەمەوێرە چون هیچ شوێنێک و پەناگەیەکم نەبوو. زۆر باشە پێشەوەی بیت بۆ ئەم شوقی و بێت بۆ لای ئەم کوڕەباست لەوە کردوتت فترێک من لە دەرەوە بووم هەنێک شەو لەگەڵ ڕفیقەکانە ئەچوومەوە ئەیان بردمەوە بۆ ماڵی خۆیان هەموو ڕفیقەکان کچ بوون یان لەگەڵ ڕفیقی کوڕیشت هەبوو بچیتەوە بۆ ماڵی؟ ڕفیقی کوڕیشم هەبوو کچیش بوو یان بە زیاتر کچەکان بوو بەڵام ئەچوومە بە ماڵی کوڕەکانی بەڵام هیچ کارێک لە بینمانە ڕووی نایەوە بەس وەکو لایڤی تیکتۆک و شتیشتان ناکردەوە؟ باشە لە ڕێی ئەو لایڤی تیکتۆکەوە کە ئەو شەوەی کە لەگەڵ ئەم کوڕەیە و لەگەڵ ڕفیقەکەی خۆتا لایڤەکەتان کردەوە مشتری و کڕیاری زۆرتان بۆ هات؟ بەڵێ مشتریەکان زیاتر لە ڕێگەی تیکتۆکەوە بوون تاکو لە ڕێگەی ترەوە زۆر مشتری هات. باشە ئەوانەی کە ئاهاتن بۆ لای تۆ تەمەنیان لە دەوروبەری چیا بوو ئەگەر پرسیارت لێ کردبێتن ئیشی چیان هەبوو زۆرترینیان؟ وڵی وەکو تەمەەن نەم ئەزین تەمەنیان چنە بەڵام ئەوی کە خۆم ئەمبینی هەستمە کرد سەروستیەکان بەیان چلەکان بێت یعنی بەڵام زۆربەی ئەها لە 35 بەرەو سەرەوە بوون ئەو ئەوانی کە ئاهاتن گەنجی کەمتریا بوو یانە تەمەنی 20ەکانە بێ هەمووی سەروسی بوو. باشە پرسیارتە کرد کە ئەمانە خێزاندارن یان سەڵتن؟ باڵە هەندێکیان ئەڵقەشانە دەستا بوو. بەڵێ زۆر باشە پارەکەی چۆن وتت دابەشتانە کرد؟ نیوەی بۆ من نیوەی بۆ ئەو مەسەن زیاتر پارەی شوقەکەی ئەوە منیش نیوەکەی تری مەخستە سەری ئەوەی تریشین بۆ خۆم هەڵەگرت. باشە مناڵت هەیە تۆ لە مێردە؟ بەڵێ منەو کاتێک کە جیا بوومەوە مناڵەکەم 4 مانگ بوو ئێستا ژای باوکێتی هەرەو کاتە محکەمەیە بە باوکی. نایبینی؟ نەخێر بیری ناکەی؟ ئەکید بیریەکەم. پلانت نییە کە بهێنیتەوە بۆ لای خۆت بە خێویکەی؟ لە مێشکمایە هەوڵیشم بۆیەوە بەڵام تۆزێک قورستا ئەو شتە ئەستەمە ئەتان بەڵام ئەستەمیشە بێتەوە بۆ لای. باشە چەندێک تۆ لە ژوورەوە بوویت؟ لە سجن مەبەستم 6 مانگ تقریبا. باشە لە ماوەی ئەو 6 مانگەیە کەس و کارت کەسیان نەهاتن بۆ لات سەردانیان ناکردی؟ دایکم یەک جار هات بەڵام براکانم کە زانیان هەڕەشیان لەو کرد یعنی هەڕەشی ئەوەی کە قەت نێتەوە بۆ لای من چونکە ئەو شتە ناشری نەم کردو ماڵەوەم بەجێ هێشتووە. باشە دواتر ئێستا لەگەڵ کی ئەژی گەڕاویتەوە بۆ ناو خێزانەکە لەگەڵ ئێستا مامەڵەیان چۆنە لەگەڵت؟ تونتر بوون تەبعاان براکانم چاویان زیاتر لە سەرمە. تۆ خۆت چیەکەی ئەچیتە دەرەوە دەرچوون؟ نەوەڵە چونە دەرام هەر لەگەڵ براکانم ئەگەر بێت تاقەت بەمیان شتێک بۆ چونە بازاڕۆشتیشە لەگەڵ دایکمە بەڵام زۆر پەشیمانم ینی هەڕووم نای سەری چاوی براکانیشم بکەم.